کافحە ئەو کچە 26 ساڵەی کە ڕۆژێک بەر لە ئێستا لە شەڵتەری داڵدەدانی سلێمانی کۆتایی بە ژیانی خۆی هێنا. دەوترێت بەهۆی بێ هیوابوونی لە چارەسەرکردنی کێشەکەی و بیستنی هەواڵی سەرنەکەوتنی کێشەکەی لە دادگا پەنای بۆ خۆخنکاندن بردووە. بەڕێبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی سلێمانی دەڵێت ڕووداوەکە پاش ئەوە هاتووە کە بەرپرس و ستافی ماڵی داڵدەدان هەوڵی تەواوی خۆیان داوە بۆ هێوەرکردنەوەی کافحە، بەڵام ناوبراو دوای کۆتایی هاتنی دەوامی فەرمی بە لەچکەکەی ملی خۆی خنکاندووە. هاوڵاتی کافحە سعات 2 بۆ 3 دوێنێ پاشنیوەڕۆ 24/6/2008 بە ڕووداوی خۆکوشتن خۆی کوشتووە. قوربانیەکە لەدایک بووی 1992 گەرمیانە، دانیشتووی قەزای کەلارە و لە بەرواری 27 2007 پەنای هێناوەتە بەر ماڵی داڵدەدان. ئەوەش پاش فەرمانی دادوەر و لەسەر خواسی خۆی و داواکاری خۆی لە ماوەی ئەو 9 مانگەی ئەو سوودمەندە لە ماڵی داڵدەدان ماوەتەوە. هەموو ئەوی پێویستە بۆی کراوە لە دابینکردنی پێویستیەکانی ڕۆژانەی ژیانی، لە گرتنی پارێزەر و دابینکردنی پێویستیەکانی تەندروستی و تەندروستی دەرونی و چارەسەر بە دوواداچوون و هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتیەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بۆ چارەسەری کێشەکەی. کافحە دانیشتووی شاری کەلارە و 9 مانگ بەر لە ئێستا لەسەر داوای خۆی و بە فەرمانی دادوەری لێکۆڵینەوە لە ڕێگەی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنانی گەرمیانەوە هێنراوە بۆ سلێمانی. کافحە کێشەکەی کۆمەڵاتی بۆ ماوەی 9 مانگ چاوەڕێی ئەوەی دەکرد لە ڕێگەی دادگاوە کێشەکەی چارەسەر بکرێت و هەواڵێکی دڵخۆشکەری پێبگات، بەڵام یەکلایکردنەوەی کەیسەکەی بە دژی ئەو بە تەواوی ناومێدی کرد و هیچ کەسێک نەیتوانی بەر بە خۆکشتنەکەی بگرێت. دۆسی ئەم قوربانیە لە بەڕێوەبەراتی بەرەنگاربوونی توندوتیژی لە گەرمیان بووە و بەردەوام بەڕێوەبەراتی گەرمیان لەسەر خەت بوون و ئێمە ژوکو بەڕێوەبەراتی سلێمانی چەند جارێک لە ڕێگەی سنتەری ڕایشکاری خێزانیەوە کاری وەساتە و نێوەنگیریمان لەگەڵ لایانی پەیوەندیدار و کەسوکاریە بۆ ئەنجام داوە. من بۆ خۆم لەگەڵ بەڕێبەری ماڵی داڵدەدان شیلان خان 2 جار بە فەرمی لە شێلتارەکە لەگەڵی دانیشتوم داواکاری هەبووە کە ئێمە دامی بکەین بۆ سەرکەوتنی کەیسەکەی و دۆسیەکەی لە دادگا. دۆسیەکەی حالە بوو بۆ دادگا و بەداخەوە دوێنێ لە یەکێک لە خۆناغەکانی دادگاییکردنەکەدا بە پێی پێویست ئەوەی کە کەیسەکەی دەویست دیارە بۆ سەلماندنی هەر سکاڵایەک بۆ سەلماندنی هەر تاوانێک کە لایانی سکاڵاکار دێخاتەر و پێویستی بە سەلماندنی یاسایی هەیە لەلایەن دادگاوە. دیارە دوێنێ لەو دانیشتنی دادگایە کە کراوە لە گەرمیان هەواڵیان داوەتێک کە دۆسیەکە بە بەرژەوەندی قوربانیەکە نەشکاوەتەوە. ئەم هەواڵە کاریگەری چی خراپی دروست کرد. ماوەی چەند ساڵێکە کێشە کۆمەڵاتیەکان بە ڕێژەیەکی بەرچاو ڕویان لە هەڵکشان کردووە، بەتایبەت دیاردەی خۆکوشتن. توێژەرانی دەرونی کۆمەڵاتی هۆکارەکەی بۆ هەڵکشانی قەیرانی دارایی و زۆربوونی درامەی بیانی بێسانسۆر دەگەڕێنەوە کە لە بەشێک لە کەناڵە سێبەرەکانەوە بەبێ لێپێچینەوە پەخش دەکرێن. ئەوانەشی لەو درامایەوە پەخش دەکرێت لە کلتوری کوردی ڕێگەی پێنەدراوە و زۆر جار کێشەی کوشتن و خۆکوشتنی لێ دەکەوێتەوە. ڕامیا ڕۆسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.